یەکەم بەفرایی ساڵباری و دەستپێکە گرانیا ژیانە ئاوارەیان لە هەرێما کوردستانی دەستپێ کرد. ژبلی هەموو ئامادەکاریان حکوومەتێ و ئالیێن پەیوەندیدار بۆ باشکردن ڕەوشە ئاوارەیان هەیاکە و ڕوبڕووی سەرمایە زڤستانە ئیساڵ نەبن لێ بەفر بارینێ ژیانە ئاوارەیان vê کەمپێ گران کریە. ئەمن لە شنگال هاتوومە لێرە. وەزئی کەمپەکەتان چۆنە گوزارانی ئەم کەمپە چۆنە تۆ وەک ئاوارەیەکی نیەوە ئەم کەمپە وەلای وەزئی کەمپەکە باش نەوتان وەرگرتووە ئارێ وەلە وەرگرتووە وەلای 200 لێتر. ئێرە کەمپە ئاشتیە لە باژارۆکی عربەتێ سەر بە پارێزگا سلێمانیە کو بە دووریا 20 کیلۆمتران دکەوە باشوورە ڕۆژهەڵاتە باژێڕێ سلێمانیە ئەوێن لێ vêrene ئاوارەیەن عەرەب و تورکمان و شەبەک و ئێزدین و تەڤایی ئاوان بەگەرێ شەڕێ داعش ئاوارە بووینەوە دوور ژە جێ خوا وەرزە سەرمایە ئیساڵ بڕێ دکەن. هەرچەندە پێزداویستیên destpêkiyên ژیانê bi wan hatîne dabînkirin lê kêmiya karebê û teqina nava kempê girفتên zor bo wan çêkirîne. herîkes me 200 lîter gaz wergirt bes wela ew gaz têra me naka ekema û kahreba zor xeraba kahreba saet 6 qutet bê heta 11 şêvê sibehî saet 8 qutet bê heta ka çarî rojê nayê kahreba me hiç nayê والله gel befirbarîna wedî me sermaya û tîdbînî hemû qura. لێرە ژیانە ئاوارەیان دەگەل بەفربارین و سەرمایە بگەرمی بەردەوامە و شەڕە بەفر و چێکردنا بووکێن بەفرینێ ئاواتە زارۆکێن ئاوارەیە ناڤاوێ کەمپێ بەرپرسێن کەمپێژی دەبێژن هەر ماڵباتەکێ بقاسی 200 لترێن پەترۆلێ و سۆبەک و بەتەنیەن پێویست هاتینە داین بوان هەیەک و ژە سەرمایە زڤستانێ پاراستی بن. بڕیارە لە مانگی یەکدا ڕێکخراوی UNHCR بەشە دووەمی نەوتیان بۆ دابین بکات دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی لە وەرزی سەرما و زستاندا پێداویستە زستانەکانیان بۆ دابین کراوە ئەتوانین بڵێن کێشەیەکی ئەوتویان نییە ڕاستە ئەمانە ئاوارن خۆتان ئەزانن کە هاوڵاتی لە ژیانی ئاوارەیەدا بوو ناتوانانی لە 100% هەموو پێداویستەکانی بۆ دابین کەی بەڵام بە شێوەیەکی گشتی لە ژیانێکی ئاساییە دەژین. لە گۆڕ ئامارێن فەرمی 1,800,000 ئاوارە هاتینە هەرێما کوردستانی و دەvê کەمپێژیدا 1390 ماڵبات هاتینە ئاکەنجیکردن و زێدەتر ژە 7500 کەس دەبن.